لە چیە ترسی براکەم هەر کەسێ ترسی هەیە لە ژن هێنان بۆ ئەوەی ترسەکەی دەرچێ پێویستە ژن بێنێت ژن ئەو دێوەزمەیە نییە کەوا گەنج لی ترساوە سەرەتا ترسێک هەیە لە دڵە بەڵام خانەوادەیەکی بەڕێز پیاوێکی پیاوانە ئەو ترسە ئەڕەوێنێتەوە وەخوای پەروەردگار ژنی دروست کردووە پیاوی دروست کردووە بۆ ئەوەی ئەم دوانە بە یەکەوە بژی ئەم شارە هی تۆ بێت ئەم شارە هی تۆ بێت کلیلی قاسەی هەموو بانقەکان بەدەستی تۆ بێت هاوسەرێکت نەبێ شەو لەگەڵ یا بخەویت قسەی خۆشە بۆ بکات دوو چەرەزات و فستق و پیاڵەیەکی چاو نیسکافە بۆ دانێت بەخوا هیچ قیمەتێکی نییە چونکە وخەیر مەتاعیها المرأة الصالحة ژن لە سیارە باشترە لە ڤێلا و لە مەزرعە باشترە لە دۆلار باشترە کە خەڵک بووە بە کۆیلە و بە عەبدی ژنێکی باش ئەڵێم ئەو ژنەی کەوا بە مانای کەلیمە خۆش تێوێ ئەو ژنەی کەوا قەدری ماڵ و مناڵەکە دەزانێ ئەو ژنەی کەوا دایکایەتی بۆ مناڵەکانە دەکا ئەو ژنەی کەوا نایەڵێت تۆ لە دەرەوە برسیت بێت ئەو ژنە ئەڵێم و الحەمدولیلا خانەوادەکان کچی باشیان هەیە و خانەوادی زۆر باش لەم شارەیە هەیە ئەوەی ئەم فەسادەی ئەبینی لە بازاڕە وا نازانم زۆری نەبێت زۆر ئافرەت هەیە کچ هەیە جامیعەی تەواو کردووە چاوەڕێی گەنجی جوانی وەکو توێتی زۆر ئافرەت هەیە بە حیا و حورمەت دانیشتووە لە ماڵەوە هەتا ئێستا دەسی بەرنامەحرەمێ نەکەوتووە چاوەڕێی ئەوێتی گەنجێکی جوانی وەکو تۆ لە دەرگا بیت و دەست زیباوەکی ماچکەیت و بچێتە ماڵی خۆی خوا موفق